مجلس النواب العراقي، دولة رئيس الوزراء، وزيرة المالية الاتحادية المحترمة، المحكمة الاتحادية العليا. الموضوع مناشدة من المظلومين. نحن المعلمين والمدرسين والموظفين والمتقاعدين والمحاضرين وذوات الاحتياجات الخاصة والمشمولين بشبكة الرعاية الاجتماعية تعرضنا لشتى أنواع السرقة والابتزاز والنهب والسلب تحت مسميات مختلفة، وظلم قاس مارستها ما يسمى بحكومة إقليم على مدى سنوات العشر الماضية دون رادع قانوني وأخلاقي، تحت مرأى ومسمع المحاكم التي اختارت الصمت بدلا من نصرة المظلومين والدفاع عنهم. وبعد صدور قرارات المحكمة الاتحادية بشأن حل المشكلة الرواتب المستعصية لموظفي إقليم، ساد الفرح والبهجة في أوساط الموظفين بشكل خاص وعامة الناس بشكل خاص، لأنهم شاهدوا نورا في آخر النفق للمرة الأولى بعد أن فقدوا الثقة كليا بكل شيء في الإقليم. واليوم نرى ونسمع المجاملات من قبل بعض الساسة تجاه الذين ظلمونا لكي يراضونهم على حساب الموظفين المغلوب على أمرهم وعلى حساب قرارات المحكمة الاتحادية، كما نشعر بمحاولات للالتفاف على قرارات المحكمة الاتحادية العليا لكي لا ينفذوا القرارات كما هي. نحن متأكدون بأن هناك تلكؤ وتباطؤ وعدم الجدية في تطبيق القرارات، لذلك نناشد أصحاب الضمائر وأهل النخوة في مجلس النواب العراقي أن لا يفسحوا المجال للذين يعادون العراق ومؤسساته الدستورية ويحاولون تسقيط المحكمة الاتحادية العليا والاستهانة بقراراتها. كما نناشد دولة الرئيس الوزراء ووزيرة المالية الاتحادية على تبني الكيكار في توطين الرواتب لموظفي الإقليم، وأن تكون التوطين مقتصرا على المصارف والبنوك العراقية، لأننا لا نثق بتاتا بالبنوك الخاصة التابعة للأحزاب، ولا نثق بالذين سرقوا رواتبنا ونهبوا جيوبنا وقطعوا قوت عوائلنا وأطفالنا. أن تكون لهم أي دور في توزيع رواتبنا ولو كان هذا الدور ثانويا أو هامشيا. نحن نرفض حساب هجمار من جملة وتفصيلا، وفي الأيام القادمة سنقوم بحملة لجمع التواقع أو التوقيعات لمنع التطبيق حسابي هجمار من وتنفيذ قرارات المحكمة الاتحادية كما هي دون مجاملة أحد. وفي حال عدم الاستجابة لمطالبنا الحق سنلجأ إلى تصعيد الموقف المتأزم أصلا. وللعلم حكومة الإقليم لم توزع رواتب الأشهر التشرين الأول والتشرين الثاني وكانون الأول للعام المنصرم، وهذا العام لم توزع غير راتب واحد ونحن في نهاية شهر آذار، أي راتب واحد في 6 شهور. ولكم أن تتخيلوا الوضع المأساوي لموظفي الإقليم في بلد الخيرات. ننتظر نخوتكم يا أهل النخوة والرجولة. هيئة الدفاع عن المعلمين والموظفين المحتاجين في الإقليم، أربعاء 27/3/2024. بناوي خواهی بەخشندە و میهرەبان بۆ بەڕێزان کاون ویژدان زیندوەکان لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دەوڵەتمەدار، سەرۆک وەزیرانی عێراق، وەزیری دارایی اتحادی، دادگای باڵای اتحادی بابەت بانگەوازێک لە ئەستەملێکراوانەوە. ئێمەی مامۆستایان و فەرمانبەران و خانەنشین و وانەبێژان و خاوەن پێداویستە تایبەتەکان و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی چەندین جۆر لە لێدزین و تاڵانی و گیرفانبڕین و فریودان بووینەتەوە بە ناوی جیاجیا و ستەمکاری و بێوێنەی بەناو حکوومەتی هەرێم ئەنجامی داوە بەرامبەرمان
بەبێ سڵکردنەوە و هیچ ڕێگریەکی یاسایی و ئەخلاقی بە بەرچاوی دادگاکانەوە کە بەداخەوە بێدەنجیان هەڵبژار لە جیادی سەرخستنی ستەملێکراوان و بەرگریکردن لێیان. لە دوای دەرچوونی بڕیارەکانی دادگای باڵای ئیتیحادی دەربارەی چارەسەری کێشەی دوور لە چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێم، خۆشی و شادی باڵی کێشە بەسەر دڵ و دەرونی فەرمانبەران بە تایبەتی و خەڵکی بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر ئەوەی بۆ یەکەم جار پرشنجێکی ڕووناچیان لە کۆتایی تونێلەکە بەدی کرد دوای ئەوەی متمانەیان بە هەموو شتێک لە هەرێم لەدەستدا بوو. لەم ڕۆژانەدا دەبیستین و دەبینین کە هەندێک سیاسی خاوەنپۆز لە عێراق مجاملەی ئەو لایەنانەی هەرێم دەکەن کە ئەستەمیان لە هەمووان کردووە بۆ ڕازیکردنی دڵ و ڕاگرتنیان لەسەر حسابی فەرمانبەرانی بێدەرامەت و لەسەر حسابی بڕیارەکانی دادگای ئیتیحادی. هەروەها هەست بە جوڵەی نامۆ دەکەین لە پێناو جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای ئیتیحادی. بۆ ئەو مەبەستا ڕووی داواکاری و بانگەوازمان ئاراستەی خاوەن ویژدانەکان دەکەین لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەرفەت نەدەن بەو لایەن و کەسانەی دژایەتی عێراق و دامەزراوە دەستوریەکانیان دەکەن و هەوڵی لە کەدارکردن و تەسقیتی دادگای باڵای ئیتیحادی دەدەن و سوکایەتی با بڕیارەکانیانەکەن. هەروەها داوا لە سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دارایی عێراق دەکەین پشتبەستن بە چیکار لە تەوتینکردنی موچەی فەرمانبەراندا و تەنها لەسەر بانکە عێراقیەکان تەوتین ئەنجام بدەن، چونکە ئێمەی فەرمانبەر و مامۆستایان هیچ متمانەیەکمان نییە بە بانکی تایبەتی حیزبەکان ئەوانەی پاڵەوانی دزینی موچەکانمان بوون، پاڵەوانی تاڵانکردنی گیرفانمان بوون، پاڵەوانی بڕینی ڕزق و قوتی منداڵەکانمان بوون. نامانەوێ ئەو چەتە و دز و گیرفان بڕانە جارێکی تر ڕۆڵیان هەبێ لە دابەشکردنی موچەکانمان ئەگەر ڕۆڵێکی ناوەندیان هەبێت ئەگەر ڕۆڵێکی کەمیشان هەبێ و بە هیچ جۆرێک قبوڵی ناکەین هەژماری من کاری پێ بکرێ لە نزیکترین کاتدا هەڵمەتی کۆکردنەوەی ئیمزا لە دژی جێبەجێکردنی هەژماری من دەست پێەکەین. بۆ زانیاری هەموو لایەک حکوومەتی هەرێم موچەی مانگەکانی دا 11 ساڵی ڕابردووی دابەش نەکردووە. هەروەها لام ساڵدا تەنها یەک موچەی دابەش کردووە کە ئێستا لە کۆتایی مانگی سێداین واتە یەک موچە لە 6 مانگدا. هەر بۆیە چاوەڕوانی هەڵوێستی مەردانەتانین. دەستەی داکۆچی لە مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی هەرێم چوارشەممە 27 سێی 2024. دەست دەکرێتەوە بە دابشکردنی زەویش. بەڕاستی ئەمە پێمان وایە بڕیارێکی زۆر شەرمە لە دوێنێەوە هەڵایەکی علامی گەورەیان کردووە کە سەرۆکوەزیران مژدە ڕاگەێنێ بەداخەوە مژدەکە دوای 7 مانگ نەدانی موچە یەک موچە درراوە. ئێستا ئەو موچەیە ئازاد کراوە کە 21 ڕۆژە لەلایەن حکوومەتی عێراقیەوە نەدراوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوان بە مژدانە جارێکی تر بەم خەڵکە بەشمێنەتی هەرێمی کوردستانی ئەفرۆشنەوە. بۆیە ئێمە لە فشارەکانمان بەردەوامە بین و لە سبینەوە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان خێمە هەڵین و ئیمزا کۆکەینەوە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە فعلی واژۆکانیان بڕاتە دادگای فیدراڵی بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە مامەڵە لەگەڵ بانکە عێراقیەکان بکەین و بە هەموو شێوەی هەژماری من ڕەتەبین. مامۆستا سەبارەت بە بایکۆتی هەندێک لە قوتابخانە و خوێندنگەکان و هەندێک لە بەڕێوەبەرەتەکانیش بایکۆتیان کردووە. ئێوە ڕێیەوەتان چیانکەتان باش لەگەڵ دابەشکردنی موچەیە کابڕۆ سەرۆکی حکوومەت مژدەی ڕاگەیان کە موچە دابەشکردن ئەوان بایکۆت بشکێنن؟ لە ڕاستیدا ئێمە پێمان وایە پرۆسەی پەروەردە بۆ ساڵی خوێنی 2023 بۆ 2024 فەشەلی هێناوە شکستی هێناوە و ئەگەر بایکۆتیش بەیانی بشکێت ئێمە پێمان وایە ئەم بابەتە شکستی هێناوە هیچ شێوە کە ئۆباڵەکەیشی بەداخەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە کەەوە نزیکەی ماوەی 7 مانگە تەنها یەک موچەیاوە و ئەو موچیشی کە حکوومەتی عێراقی یاوێتی بەداخەوە ئەوان بەبارمتیان گرتووە. دەستان خۆش زۆر سپاس.